بەرپرسێک جەنابی مام ساتا و جەنابی مام ساتارە پایگەری جەزای خێران داتەوە باسییان کرد کە جانبی خوای پەروەردگار مافی خوای پەروەردگار لەسەر بەندەکان بەڵام وریابی موسڵمانەکان مافێکی ترمانشەیە خوای گەورە هەمومان ڕائەگرێ لە قیامەتە کاتە حیساب و کتاب دەست پێ ئەکا خوای گەورە مافی خۆی هەیە بەسەر هەرهەمومانەوە مافەکانی خوای گەورە تەواو بوو ناکەوینە ڕێبەرەو باش و بۆ دۆزەخ مافی بەینی خۆمان حەق العەبد عەلە العەبد تۆ خوایە پێم بڵێن هەمومان دڵمان لە حەنایەتی پاکە تخوا هەمومان دڵمان وەکێتە بۆ هەمومان ئازارێ بە برای موسڵمانوان بگا تخوا پێمان خۆشیان پێمان ناخۆشە تخوا هەمومان کۆ بینێتەوە لەیرا هەمومان تخوا حەزەکەین لە مەسلحەتی یەکتری یان لە زەرەری یەکتری تخوا ئێستا قسەکەین بە یەکەوە ئەم قسانە گومانی باشی بۆ دروست دەکەین یان بە گومانی خراپ والله ئەگەر لەگەڵ یەکان ڕێک نەبین تەبا نەبین والله دڵمان ئەگەر دڵی کەسێک نەبێ کە خوا گەرێکێتی والله شەو ڕۆژ نیوژە باران پێی خوا نەگەر تاکیدتان لێبێ ئەبێ ئێمە لە دڵەوە تەوبە بکەین بە ڕوخسار نییە بە جلوبەرگ نییە بەوە نییە چی لەبەرتایە بە هەیبەت نییە خوای گەورە سێردڵەکانەکە هەموو دڵەکان دەخوێنێتەوە تایدا دەستەوەزانێ ئێستا ئێمە هاتووین لەیرەدا نیەتی هەر کێکێ لە ئێمە چییە بەڵام ئەبێ لە دڵەوە بە کۆ بگیرین بۆ تاوان و گوناحەکانی خۆمان کابرایەک دەرەچی ئەڵێ نەگێڕنەوە لە دەوڵەتێ لە دەوڵەتە عەرەبیەکان دەرەچی بۆ نوێژە بارانەوە کێمە کابرایەکی نەسرانی پێی دەڵێ بۆ کوێ دەڕۆی دەڵێ دەڕۆم وەک موسڵمانێ نوێژە بارانە بکەم پێی دەڵێ ئەی ئایا چەند نوێژە بارانە بکەن بەڵام خوای گەورە باران نادات ئەڵێ بۆ ئەڵێ لەبەرەوەی ئێوە گومانی ڕاستەقینەتان لەگەڵ خوای خۆتاندا ئەوە نییە کە گەرەکتانە لەگەڵ پەروەردگاردا ئێمە هەموومان ئەم جومعەیە باسمان کرد موسڵمانە خۆشەویستەکان نوێژی بارانەکەین ئالی مزگەوتی جومعە و جەماعەتی کفریەوە نەیە ئەی کوا بگای ئەمە یەکێ لەو ساڵانەیە دووەمیان ئەوەی ئینسانی ئیماندار بە کوڵ تەوبە بکات لە نیەتی خۆیدا سادیقانە ڕاستگۆیانە قسەی نەبی عیسامان بیستووە هەموومان کە دەرچوونە باران لەبارەی پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کە چەندێک مودەیەکی زۆر بەڵام کاتە خوای گەورە گفتوگۆ ئەکا لەگەڵ عیسا عەلەیهی سەلام پێی دەڵێ نەفەرێکتان تایە یەک نەفەر 40 ساڵ خوای گەورە بارانی دەگەتەوە 40 ساڵ ئەم کابرایە عەسیانی کردووە دوایەوە کە پێی دەڵێ ئەو نەفەرە با دەربچێت تیاتاندا ئەمجا باران دەبارێت ئەوەی عیسا عەلەیهی سەلام داوا ئەکا و پاشان کابرا دەرناچێت سەیری ڕاست و چەپی خۆی ئەکا کەس دەرناچێت ئەو کاتە زانێ لەگەڵ ئەوێتی ئەمجا ئەڵێ پاشان کەوا ئەم پیاوانە خوای گیان ئەوە من لە دڵەوە تەوبەم کرد خوایە بەس لەیرەدا ئابرووم نەچێ لە ناو خەڵکیدا لە دڵەوە خوایە تەوبە یەکەم کە من بوومەتە هۆکاری ئەوەی کە باران نەبارێ لە خەڵکی ئەگەڕێتەوە بەلای پەروەردگار بۆیە خوای گەورە باران نەبارێ و ئەمجا خوای گەورە عیسا عەلەیهی سەلام گفتوگۆ دەکا لەگەڵ پەروەردگار ئەڵێ خوای گیان وتت فڵان کەس دەربچێ کەسێک لە ناوتانە دەرنەچوو بارانش باری ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء